هەموو لایەکتان بەخێر بێن. دیارە ئێمە ئێستا لە تانجەرۆین. تانجەرۆ و شوێنەیە کە پاشماوەی ئاسایی لێ فڕێدرێت. جگە لە پاشماوەی ئاساییش پاشەڕۆی پزیشکی نەخۆشخانەکانیشی لێ فڕێدرێت. پاشەڕۆی پزیشکیان پاشماوەی پزیشکی چییە؟ هەر پاشماوەیەکی دەرچوو لە دامەزراوەیەکی چارەسەرکردنی پزیشکی وەک نەخۆشخانە، تاقیگە، نۆرینگە، پزیشکەکان ئەوانە هاوشێوان پێی دەوترێت پاشەڕۆی پزیشکی. پاشەڕۆ پزیشکەکان بەراورد بە پاشماوەی ئاسایی دەکرێت لە بڕدا کەم بێ، بەڵام لە جۆردا زۆر ترسناکە و پێک دێت لە دەرمان، گیراوە، قوتووی دەرمان، پلاستەر، لۆکە، شوشە، سرنج، شەقۆ، مادەی تاقیگەکان، مادەی وێنەگرتن، ئەشیعە، تیشکی ئێکس، پارچەی بڕاوی لەش، پێست، خوێن، قژ، ئێسقان، مادەکانی دوای نەشتەرگەری وەک کیسەی پلاستیکی. جۆرەکانی ئەم پاشماوەنە هەتا زۆرتر بن، جاکردنەوە و کۆکردنەوە و کۆگاکردن و گواستەوەیان زۆر ئەستەمە کە لێرە هەموو ئەو پاشەڕۆیانە دەبینرێت. بەشی دووەم کۆکردنەوەی پاشەڕۆ پزیشکیەکان دیارە لە لایەن بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی و لە لایەن ئۆتۆمبیل و تیمەکانیانەوە سەرجەم پاشەڕۆ پزیشکیەکانی نەخۆشخانە حکومی و نەخۆشخانە تایبەتیەکان هەمووی کۆکرێتەوە و لەناو نەخۆشخانە تایبەتیەکان بۆ هەر کۆکردنەوەی هەر کیلۆیەک 2000 دیناری عراقی وەرەگیرێت و مانگانە تەنها 50 بۆ 60 تەن لە پاشەڕۆی پزیشکی لەناو شاری سلێمانی کۆکرێتەوە کە نزیکەی 15 تەنیانی نەخۆشخانە تایبەتیەکانە. واگەر حکومەت تەنها 15 تەن لە نەخۆشخانە ئەهلیەکان کۆ بکاتەوە ئەوە بۆ هەر کیلۆیەکیش 2000 دینار وەربگرێت، ئەوە ئەکاتە 30 ملیۆن دیناری عراقی، واتە مانگانە حکومەت 30 ملیۆن دیناری لە ڕێگەی کۆکردنەوەی پاشەڕۆ پزیشکی نەخۆشخانەکانەوە نەخۆشخانە تایبەتەکانەوە دەستەکەوێت. دیارە ئەوەی کە بۆ پاشەڕۆ پزیشکیەکان هەیە بەشێکی ئەم پاشەڕوانە ئەسووتێنرێ، واتە لە دوای ئەوەی کە کۆکرێتەوە ئەسووتێنرێت. دوای ئەوەی لەلایەن تیمەکانی تەندروستی و پاشەڕۆ پزیشکیەکان کۆکرێتەوە بە ئۆتۆمبیلی تەندروستی دەبرێت بۆ ناو پرۆژەی چارەسەرکردنی پاشەڕۆی پزیشکی تانجەرۆ کە لە دەستە چەپی ئێمەوەیە. لە ڕێگەی 6 سووتێنەر یان مەحرەقەوە پاشەڕۆکان دەسووتێنرێت بەهۆی نەبوونی کارەبای بەردەوام و کارنەکردنی 24 کاتژمێری سووتێنەرەکان توانای سووتانی تەواوی پاشەڕۆ پزیشکیەکانیان نییە. پاشەڕۆیەکی زۆر لەناو حوشەی پرۆژەکە کۆکراوەتەوە کە بە بەردەوامی تیشکی خۆر لێ ئەدات و لە ڕێگەی بەهاڵمبوون و هەوا و ئاوی بارانەوە تێکەڵ بە ژینگە دەبێت و سەرچاوەیەکە بۆ بڵاوبوونەوەی چەندین جۆر لە نەخۆشی. بەشی چوارەم فڕێدانی پاشەڕۆ پزیشکیەکان. پاشەڕۆ پزیشکیەکان زۆر و سووتێنەرەکان توانای لە ناوبردنی پاشەڕۆکانیان نییە، بەهۆیەوە هەفتانە زیاتر لە 100 تۆن لە پاشەڕۆی پزیشکی دامەزراوە حکومی و تایبەتیەکانی چارەسەرکردنی پزیشکی دەگوازرێتەوە و لەسەر خاک و بە دیاریکراوی لە ناو خاکی تانجەرۆ فڕێ دەدرێت وە کۆم شوێنی کێمە لێی وەستاوین. پاش تێپەڕبوونی ماوەیەکی درێژ کە هەندێک جار درێژ دەبێتەوە بۆ زیاتر لە مانگێک لەلایەن ئامێر و تیمەکانی شارەوانی و خۆڵی بەسەردا دەکرێت یان بۆ هەتاهانی دایۆکسین کە نزیکەی 75 مادەی کیمیاوی لە خۆ دەگرێت. دایۆکسین لە ئەنجامی سووتانی ئەو مادە پلاستیکانەوە پەیدا دەبێت کە لە بنەڕە تا مادەی کلۆریان تێدایە، هەر لە ئەنجامی سووتانی ئەو پاشەڕۆیانە مادەی جیوەش پەیدا دەبێت. فڕێدانی پاشەڕۆ پزیشکیەکان لە ژینگەدا تاوانێکی گەورەیە کە بەهۆیەوە کاریگەری خراپەوانی زیندەوەرانی ناو ئاوەکە دەکەوێتە مەترسیەوە، وەکەوەی کە ئێستا لە منتیقەی زمکان بە تایبەت لە بابڵین لە نزیکی پارێزگای هەڵەبجەوە لە کۆتایی بەشی بەنداوەکە بە هەزاران ماسی لە ناو دەریاچەی دەربەنیخانە مردوون بەهۆی تیشکی خۆرەوە بە هەڵمبوون دروست دەبێت و هەوای پیست دەکات. ئەگەر ئاگر بگرێت بە هەمان شێوە ڕەگەزی هەوا پیست دەبێت. کاریگەری لەسەر ژیانی ئەو زیندەوەر و ئاژەڵانە دروست دەکات کە ژیانیان لەو شوێنەیە کە پاشەڕۆکانە لێ فڕێ دەدرێت. لە بەشی دەسەڕاستی ئێمەوە بەدەیان سەگی یان بەدەیان ئاژەڵی بێپەناگەی لێیە کەم ئاژەڵانە تێکەڵ بە باڵین دانیشتوانە بن کە ئەکرێت لە ڕێگەی و ئاژەڵانەوە نەخۆشی جۆرا و جۆر بگوازرێتەوە. کاریگەری سووتان و فڕێدانی پاشەڕۆ پزیشکیەکان لەسەر تەندروستی مرۆڤ، کاریگەری خراپ لەسەر مێشک و گورچیلە و جگەر دروست دەکات. کاریگەری نەرێنی لەسەر سیستەمی بەرگری لەش و گەشەکردنی مرۆڤ دروست دەکات. دەبێتە هۆکاری توشبوون بە شێرپەنجە، بڵاوبوونەوەی چەندین جۆر لە نەخۆشی تا ڕادەی کوشتن بەهۆی تێکەڵبوونی زیندەوەران و ئاژەڵان بە پاشەڕۆ پزیشکیەکان.